سڵاوتان لێبێ ئەمڕۆ 2 حوتی 2021 وەک هەموو هەینێکیشتر برار بۆ بچینە سەر شاخ بەڵام لەبەر هاتنی هەندێک میوانی ئازیز کە دکتۆر فەرمان و هاوژینەکەیەتی لە هەولێر و هاتوون نەڕۆشتین بەڵام من حەزم کردوە کە هەموو هەینێکتر پامێکی خۆشەویستی بۆ بڵاو بکەمەوە چونکە بەڕاستی لەم هەفتەی ڕابردووە زۆر فێربووم بە تایبەتیش دوێنێ پێنجشەمەیەکی حەوت زۆر فێربووم ئەوەی کە لەم هەفتە فێری بووم بە تایبەتی لەسەر مرۆڤ و ڕۆحێتی مرۆڤ و ئازادبوونی مرۆڤ جەستە کە ڕۆحی ئێمەی هەڵگرتووە من بەم گەچێتە بەرچاوم ئێستام پەنجەیە لەژێر گەچەکە ئەجوڵێ بەڵام گەچەکە ڕێگرە لە جوڵانی ئەم پەنجەیە بە شێوەیەکی ئازادۆکۆ ئەم پەنجەیە ئەگەر بێت و من خزمەتی ئەم گەچە بە باشی بکەم ئەو کاتە ئەتوانم پەنجەم بە باشیش لە ژێرەوە چاک بێتەوە ئەگەر خوددا شیفام بدا ڕۆحی ئێمەش لە ناو جەستەمانەوەکەم پەنجەیە وایە لە ژێرم گەچایە ئەبێمە ئاگامان لەمە بێ بۆی کە ئەوەی ژێرە بە جوانی بمێنێتەوە هەمیشە یەکێک لەو شتە گرنگانی کە بۆ جەستە گرنگە پاکوتەمیزێ بۆی ڕۆح بە پاکی تیابمێنێتەوە چونکە دوجار جەستە و دڵی مرۆڤە کە خۆشەویستی و خۆشویستن دروستەکە و دوجار ئەوەی کە ژیانی جوانەکە بریتە لە ڕێز و خۆشەویستی دوێنێ لە گەڕەشی کورتسات کوڕێکی گەنجی خامپەدایسی تایبەت لە جۆری ئیفریجی مێشک دەستی لێ ڕاگرتم و داوای کرد هەتاوەکو شوێنێکی بگەێنم هەرکە سەرکەوت پێشەوەی سەرکەوتی من سەر ناکۆم لەگەڵ تۆ ئەوتم بۆ کە لە بڕی تۆ دەستت عەزێتی بووە بڕیار هەتاوەکو جارێکە توان دەست بجوڵێنەوە دەجار توان دەست بجوڵێنن هەتاوەکو مەترێکە توانن بڕێەوە توان 10 مەتر بڕۆن هەتاوەکو توانی وشێک دەربڕێەوە توان 10 وشە دەربڕن بەڵام هێشتا لەگەڵەوە بڕیار خەمی دەستی منی بوو کە تۆ دەست تاوانێ من نامێت و عەزێت بە بار حاڵدا بەزیم و دەرگاکەم بۆ کردەوە و لەوانێ دەجار زیاتر توێ ببوورە لەبەری کە من عەزەتی تۆماوە بۆ دەستەوە دەرگات بۆ من کردوێتەوە ئەمە نمونەی مرۆڤێکە لەوەی کە هەرچی چەندێک جەستەی وەک جەستەی ئێوە نەبێت بەڵام ڕۆحێتێکی پاک و جوان و پڕ لە خۆشەویستی هەیە کە بڕیارم گەیاند پاش ماوەیە گوتی ئێستا لێرە جادەکە بێ بەگەڵ تۆ توانی من لێرە دابەزێنی لەبەری کە نامێت سارەکەی تۆ پیس بێ بڕوانن ئەو مرۆڤە چەند جوانە ڕۆشتنی زەحمەتی خۆی ئەکا بە قوربانی پیسنەبوونی ئۆتۆمبیلەکەی تۆ کەمێک ئازاری دەستی تۆ کە ناوێ هەیبێ ئازاری جەستەی خۆی قبوڵەکە ئەم من نمونەیەکە لە جوانی و لە خۆشەویستی و لە بەخشندەی کە من لە دەخولک هاوڕێتیکردنی بڕیارە فێربووم لەوانەیە لە 10 ساڵ خوێندنەوەی کتێب و گەڕان و هاتوچوونە فێری نەبوومایە ئەمەی ئەمڕۆ گەچەکەی منی ڕەنگە و ڕەنکردۆ مناڵەکانی خۆ من ئەمە لێرە پامێکتان پێ بڵێم کە ئەم ڕەنگە و ڕەنکردنە دەستی مناڵانە و جوانی خۆشەویستی مناڵانە کە ئاکرێ هەمیشە ئەم خۆشەویستی و ئەم ڕۆحەتە مناڵانەیە ژیانی ئێمە جوانتر بکە لەبەرەوە هەتاوکۆ کاتێک کە خاوەنی دەست و پێ و دەمی خۆتانن هەمیشە هەمووی لە وتنی باشی و لە بیستنی باشی و لە کاری باشایە بەکاربێنن چونکە ئەوەی کە دوجار ئێمە جوانەکە ڕۆحێتی ئێمەیە نەک جەستە ئێمە هەر کاتێکیش مرۆڤ ڕۆحی جوان بوو جوانی ئەو ڕۆحە لە جەستە ڕەنگ ئاياتەوە ئەم جەستەیە هەر چۆنێک بێ ئەو کاتێک کە مرۆڤ ڕۆحی بۆنی خۆشە بێ ئەگەر بۆنی گران بەهاش لە خۆی نەدا هەمیشە بۆنی خۆش بڵاوە کاتەوە سوپاس بۆ هەمووتان هیوادارم هەموو ژیانتان هەر خێر و خۆشویستن و خۆشەویستی بێ و من هەمیشە خۆشەویستیتان پێ بەخشمەوە و ئەگەر ئێوەش بەخشیتانەوە بە سوپاسەوە دێگرینەوە